باسمان لەوە کرد کە هاوڕێیەتی پێویستی بە دادوەری نییە، چونکە هاوڕێیەکان لە خۆیانە دەبێت دادوەر بن، بەڵام دادوەرەکان پێویستیان بە هاوڕێیەتیە. تەمەنەم بۆ چوونە ئەم تەسەورە لەبارەی هاوڕێیەتیەوە پێمان دەڵێ کە هاوڕێیەتی بنچینەی دادوەریە، بەس دادوەری بنچینەی هاوڕێیەتی نییە. یعنی ئەگەر هاوڕێیەتی هەبێت دادوەری هەیە، ئەگەر دادوەری هەبێت مەرج نییە هاوڕێیەتی هەبێت. لەبەرەوە دادوەری داوای هاوڕێیەتی دەکات، بەڵام هاوڕێیەتی داوای دادوەری ناکات، چونکە هاوڕێیەتی لە خۆیان بەر لەوەی هاوڕێیەتیەکە هەبێت دادوەریەکە هەیە. تەمان لەم بەشەی بابەتەکەی ئەرستۆ باس ئەرستۆ لەبەرەوەی ئەم شتانەی لە ئەساسەوە ینی پێشتر بابەت نەبوون کردوونی بە بابەت، زۆر جار دەست بۆ شتانێک دەبا بۆ ئەوەی ئەساسێک بدۆزێتەوە بۆ باسەکەی. و لێرە پەنا بۆ ئەو بۆچوونانە دەبا کە لەبارەی سروشتەوە هەیە. تەبەن ئەرستۆ دەڵێن بۆچوونانە کۆمەڵە مەسەلەی ئاڵۆزن، ئێمە ناچینە ناو بابەتەکانەوە، ینی بۆچوونەکانی ناوە لەبارەی پەیوەندی نێوان بوونەوەرە سروشتەکان و پەیوەندی سروشتی. بەڵام دواتر دەڵێ ئێمە با دوور بکەوینەوە لەم بابەتە، بابەتێکی ئاڵۆزە و بچینە ناو بابەتەکەی خۆمان. بەڵام لە ڕاستیا و بابەتانی کە لەبارەی سروشت ینی ئەو مەسەلانی کە هێناوێتەوە لە ناو سروشتا و تەسەووری سروشت ناسەکان لەسەر سروشت و پەیوەندی نێوان ئەوەی کە لە ناو سروشتا هەیە شتێکی گرنگە، بەس ئەرستۆ بەسەریا تێپەڕیوە. و لێرە هەندێک هەڵ دەدەم بچمە ناو ئەو بابەتانەی کە لە ناو سروشتا هەیە و لەوێوە شتێک لەبارەی هاوڕێیەتیەوە بزانین هیچمان بۆ ڕۆشن دەکاتەوە یانە. تەبەن ئێستا من تێکستەکە دەخوێنمەوە، دوای خوێنەوەی تێکستەکە دەچینە ناو باسەکەەوە. تێکستەکە باسی ئەوە دەکات کە هاوڕێیەتی ئایا دوو لێکچوو ئەوانەی کە لێک دەچن دەکەونە ناو هاوڕێیەتیەوە یا ئەوانەی کە دژن. تەبەن بۆ چوونی هیراکلیتۆس لەم بارەیەوە ئەوەیە کە دژەکان ئەوانەی لە یەک ناچن یا ناچوون یەکەکان و ناکۆکەکان دەکەونە ناو هاوڕێیەتیەوە. بەڵام بۆ چوونی ئەمپادۆکلیس ئەوەیە کە لێکچووەکان دەچنە ناوە پەیوەندیەوە و ناکۆکی لە نێوان ئەوانەی کە دەکەونە ناو پەیوەندیەوە پەیوەندیەکەیان ینی ناکۆک نین، هەم ئاهەنگن. تەبەن ئەم دوو تەسەورە گرنگە ئێمە بە دوایە بڕۆین وە لەوێوە بزانین ئایا پەیوەندی نێوان هاوڕێکان لەسەر ئەساسی ئەمانگیە یا لەسەر ئەساسی ناکۆکیە، ینی ناکۆکەکان دەبێ ببن بە هاوڕێ یا ئەوانەی کە هەماهەنگن. تەبەن لێرە شتێکەیە دەبێت جایکەینەوە. ئەمپادۆکلیس باسی ئەماهەنگی دەکات، لە ڕاستیا باسی لێکچووەکان ناکە. تەمان تەسەورێکی ترەیە بە ناوی ئەوەی کە ئەو تەسەورە دەڵێ ئەوانەی لێکچوون ئەوانە دەبن بە هاوڕێ، ینی لە بەرامبەر ئەوانەی لێکچوون شتێکی ترەیە دەبێ بڵێن ئەوانەی نالێکچوون ئەوانە دەبن بە هاوڕێ. بەڵام بۆ ئەوی تر ئەوانەی ناکۆکن دەبن بە هاوڕێ دەبێ بڵێن ئەوانەی سازن یا هەم ئاهەنگن دەبن بە هاوڕێ. ینی خۆی مەوزوعی لێکچوون هەماهەنگی نییە، مەوزوعی نالێکچوونیش ناکۆکی نییە. ئەمانە دووشتی جیاوازن، بەس لێرە تامان جا نەکراوەتەوە. با من تێکستەکەی ئەرستۆ بخوێنمەوە بۆەوەی ئێستا وابزانم تر ڕوون دەبێ ئەگەر بیخوێنمەوە. ئەڵێ لەبارەی هاوڕێیەتی و بۆچوونی جیاواز هەن. هەندێکیان پێیان وایە هاوڕێیەتی هی لێکچووەکانە و ئەوانەی لە یەک دەچن هاوڕێن. لەمەوەیە کە وتراوە لێکچووەکان یەکیان دەوێت و قەلەڕەش لەگەڵ قەلەڕەشدایە و شتانێکی تری وەگەمانە، یانی ئەو باڵندانی کە لە یەک دەچن پێکەوەن هاوڕێن. ئەمە لێرە مۆزوعەکە لێکچوونە.
بەڵام هەندێکی تر بۆ چوونێکی پێچەوانەی ئەمەیان هەیە و پێیان وایە ئەوانەی لە یەک دەچن، ئەوانەی کە هاوڕێن ببورن، ئەوانەی لە یەک دەچن ناکۆکن. یعنی ئەوی تریان دەڵێ ئەوانەی کە لە یەک دەچن ئەوانە پێکەوەن یەکیان دەوێت، ئەمیان دەڵێ ئەوانەی کە لە یەک دەچن ناکۆکن. وەکو چی؟ وەکو گۆزە سازەکان کە چارەی گۆزە سازەکانی تریان ناوێت. تەمان لێرە دوو نمونەی زۆر جیاوازەیە. یەکێکیان نمونەیە لە کاری پیشەیە، یەکێکیان پەیوەندی بە تەبیعەت و ئەوەی کە ئەو بوونەوەرە هەیەتی. قەلە ڕەشەکان لەگەڵ قەلە ڕەشەکان کۆ دەبنەوە و گەشت دەکەن و هاوڕێن، ئەمە پەیوەندی بە هاو ڕەگەزی ئەوانەوە هەیە و هاو سروشتی ئەوانەوە هەیە. ئەمە پەیوەندی بە پیشەوە نییە. بەڵام کاتێک گۆزە سازەکان یا دارتاشەکان لەگەڵ یەکان ناکۆکن و چارەی یەکیان ناوێ، ئەمەیان پیشەیە. ئەگەر لە ڕوویەکەوە سەیریکەیت ئەسڵی ئەم مەوزوعە لەوێوە دروست بووە، ئەم گۆزە سازە کە گۆزە دروست دەکا کێشەکەی لە ناو هونەری گۆزە سازیەکە یا ئەوەی کە گۆزە سازیەکەی پێدەکا لەگەڵ ئەوی ترا یەکە، چون یەکن. بەڵام ئەوەی کێشە دەنێتەوە کە ئەم ئەوی نەوێت ناکۆک بێ لەگەڵیا، عیلاقەی بە چیەوە هەیە؟ عیلاقەی بە سوودەوە هەیە. بۆ نمونە ئەگەر لەناو ئەم شارە گۆزە سازێکە بێ گۆزە دروست بکە، ئەو خەڵکەی کە لەم شارە هەیە و پێویستی بەو گۆزانەیە هەمووی دەچێت لە لای ئەو گۆزەکان دەکرێت. بەڵام ئەگەر دوان بوون ئەو کاتە ئەوە دابەش دەبێت، مشتریەکان دابەش دەبن، ئەم قازانجێکی کەم دەکا. یعنی چی؟ ینی ناکۆکیەکەیان ناکۆکیەکە ڕەبتی بە سوودەوە هەیە. ئەی چون یەکیەکەیان لە چیایە؟ لە پیشەکانیانەیە، لەو پیشەی کە وەری گرتووە، ینی لەوەی کە فێری بووە. ینی بەم معنایە بێ ئەندازیار چارەی ئەندازیاری ناوێ، پزیشک چارەی پزیشکی ناوێ، فعلەن کەس چارەی کەسی ئەوانەی کە هاو پیشەن هیچ کامیان چارەی ئەوانەی تریان ناوێ. بۆچی؟ چونکە زیانیان لێ دەدەن، مشتریەکانیان کەم دەکەن. بەڵام کە دێی باسی ئەوە دەکەی قەلە ڕەشەکان لەگەڵ قەلە ڕەشەکان هاوڕێن یا کۆترەکان لەگەڵ کۆترەکان هاوڕێن، ئەمەیان ڕەبتی بە پۆلیە و بوونەوەرەوە هەیە و ڕەگەزیە و بوونەوەرەوە هەیە. یعنی ببورن جۆری ئەگەر ئێمە زیندەوەرەکان بوونەوەرەکان بوونەوەر بە ڕەگەز بزانین، ئەمە جۆری بوونەوەرەکانە. یعنی قەلە ڕەش جۆرێکە لە زیندەوەر. ئەو زیندەوارانین لە جۆرە مشتەرەکن، پێکەوە کاریان دەڕوا، لە زمانی یەکتر تێدەکەن و ئەمە ئەو بەشیە لێرەوەیە. ئەمەیان هێناوە تەسەوری باو بۆ نمونە کە باسی پەیوەندی دەکا و باسی ئەوە دەکا کە چی دوو کەس لە یەکتر نزیک دەکاتەوە. هەر ئەم بۆچوونە لە بازار هێنراوە، لە دەرەوەی هێنراوە و لەبارەی ئەمەوە وتراوە کراوە بە یاسایەکی گشتی ئەگەر دوو کەس ئەگەر دوو شت لە یەکچوونەوە دەچن بۆ لای یەک و دەبن بە هاوڕێ. بەڵام کاتێک لە بازار گۆزە سازەکانیان بینیوە کە لەگەڵ یەکان ناکۆکن و کەیفیان بە یەکتر نایە و لە عینی کاتیشا ئەوانە چون وەکو یەکن، بۆچی؟ چونکە هەردووکیان گۆزە سازن، وتراوە لە نێوان لێکچووەکاندا چی هەیە؟ ناکۆکی هەیە. ئەڵێ هەندێکی تر تەبەن ئەمەی کە سەیری دەکەین بەشێکی ڕەبتی بە سروشتیە و زیندەوەرانەوە هەیە کە لێکچووە سروشتەکەیان و پێکەوەن، بەشێکیشی ڕەبتی بەکارەوە هەیە و پیشەکانەوە هەیە. بەڵام بۆچوونێکی تر هەیە ئەڵێ دوورتر لەمە دەڕوا. ینی چی؟ ینی دێت ئەم پەیوەندیە لە ئاستێکی دوورتر و قوڵترە دەیەوێت دیاری بکە، ئەویش بە گشتی بوونەوەرە، بە گشتی گەردوونە بڵێن، بوونەوەرەکانی ناو گەردوونە. ئایا بوونەوەرەکانی ناو گەردوون پەیوەندیەکەیان لەسەر ئەساسی لێکچوونە یا لەسەر ئەساسی هەم ئاهەنگیە یا لەسەر ئەساسی ناکۆکی و نالێکچوونە؟ لێرەوە باس تەبەن ئەو وتە بەناوبانگەی ئەم پادۆکلیسەیەکە پێی وایە گەردوون بە پێی دوێ زەروا بەڕێوە، یەکێکیان ناکۆکی دروست دەکا کە زاڵیەتیە، ئەوی تریان هەم ئاهەنگی دروست دەکا کە خۆشەویستیە. طبعا ئەوانەی بڵێن ئەو فەیلسوفە کوردانەی کە یا فەلسەفەی ئیشراق بە تایبەتی
گرنگێکی زۆر سەیری بەم ئەمپادۆکلیس داوە و بەم وتەیە کە هەیە مەوزوعی زاڵیەتی و خۆشەویستی بۆ مەوزوعی ئەوەی کە یەکی کانەمانگی دروست دەکا یەکێکیان ناکۆکی دروست دەکا. هیراکلیتۆس بە فەیلسوفی دژەکان ناسراوە، ئەوەی کە پێی وایە دژەکان ئەوە نین کە ئێمە بە ڕۆل لە ڕواڵەتا دەبینین شتانێکن دوور دەکەونەوە لە یەک. ئەگەر دژەکان کۆ ببنەوە، ئەگەر ناکۆکەکان کۆک ببن، ئەوەی دروست دەبێ شتێکی زۆر زۆر بەهێزە. وەنمونەشی بۆ ئەمە چییە؟ ئەڵێ کاتێک ئێمە ئاوازێک دادەنین، ئاوازەکە لە کۆمەڵێ ریتمی لێکچوو ئاوازەکە دروست ناکەین، لە کۆمەڵێ ریتمی نالێکچوو ناکۆک دروستی دەکەین و بەهۆی ئەمەوە کە ئەمانە جیاوازن ئاوازێکی زۆر بەهێزتر دێتە ئاراوە و جوانتر دێتە ئاراوە لە ئاوازێک کە ئێمە لە ریتمە لێکچووەکان دروستیکەین. کەواتە ئەوانەی ناکۆکن کاتێک کۆ دەبنەوە لە کۆبوونەوەکەیانە ئەوەی پەیدا دەبێ یەکبوونێکی زۆر بەهێزترە لەوەی کە ئەگەر لێک بچن. ئەمە تەمان بۆ چوونی هیراکلیتۆسە. جا لێرەوە من تێکستەکە دەخوێنمەوە بۆ چوونەکانی تر و بۆ چوونەکەی هیراکلیتۆس و بۆ چوونەکەی ئەمپادۆکلیس شتان بۆ دەخوێنمەوە کە لێرە ئەرستۆ هێناوێتەوە. ئەڵێ هەندێکی تر لەمە دوورتر دەڕۆن بە پێی هاوڕێیەتی لێکدانەوە بۆ سروش دەکەن، یعنی مەوزوعی هاوڕێیەتی دەبەنە ناو پەیوەندی سروشتەکانەوە. وەک ئەوەی کە یۆربیدس دەڵێ کاتێ زەمین وشک دەبێ تاسەی باران دەکات و ئاسمانیش بەو گەورەیەی خۆی کە لە باران پڕ دەبێ تاسەی ئەوە دەکا بەسەر زەویدا ببارێ. یعنی پەیوەندی زەوی و ئاسمان پەیوەندی هاوڕێیەتیە. ئەم لە تاسەیەکەوە کە تاسەیەکی تایە بۆیە و تاسەیەوە کە زەمین وشک دەبێتەوە بارانی خۆش دەوێت، بیری باران دەکا بە تاسەوەیە بۆ باران، ئەڵێ لەبەرەوە باران دەڕژێ بەسەریا و ئەمە پەیوەندی نێوان باران و ئاسمان و زەمینە لە ڕێگەی بارانەوە. ئەڵێ کاتێک ئاسمانیش بە هەورەکان پڕ دەبێت حەز دەکا هەورەکان ببارێنێ بەسەر زەویدا. یعنی چی؟ یعنی پەیوەندی ئاسمان و زەوی پەیوەندی خۆشەویستیە، هەر یەکەیان تاسەی ئەوی تریان دەکات لە دۆخێکی دیاری کراوە. ئەمە یەکێکە لە بۆچوونەکان. هەڵێ هیراکلیتۆسیش پێی وایە ناکۆکەکان ڕێک دەکەون و لە جیاوازەکان پێکاتەیەکی باش پەیدا دەبێت هەموو شتەکانیش لە ناکۆکیدان. یعنی ئەوەی لە گەردوونا هەیە لە ناو هەماهەنگیان نییە، لە ناو ناکۆکیدایە و ئەوەی لە ناو ناکۆکیدایە ئەوانن کۆ دەبنەوە، نەک ئەوانەی کە چون یەکن و سازن لەگەڵ یەک. تەبان ئەگەر سەیری ئەگەر ئەڵێ ئەمپادۆکلیسیش وتوویەتی لێکچووەکان حەز بە یەکتری دەکەن، ئەوانەی لێکچوون. تەبان ئەم وتەی ئەمپادۆکلیس دەبێ بە پەیوەندی بەو مۆزوعی هەم ئاهەنگی و ناکۆکیە لێک بدرێتەوە. یعنی ئەم لێکچوانە کە لێرە هاتوون، ئەڵێ ئەمپادۆکلیس وای وتووە کە لێکچووەکان حەز بە یەکتری دەکەن، یعنی وەکو ئەوە نییە کە لەسەرەوە باس لەوە دەکرێت کە قەلەڕەشەکان لەگەڵ یەکە ڕێک دەکەون و هاوڕێیەتیە لە نێوان قەلەڕەشەکاندا. ئەم دەیەوێت لە بەرامبەر بۆچوونەکەی هیراکلیتۆس کە پێی وایە ناکۆکەکان کۆ دەبنەوە بۆچوونێکی تر بێنێتە ئاراوە کە ئەویش ئەوەیە ئەوانەی ینی سازی و هەم ئاهەنگی پەیوەندی بوونەوەرەکان ڕێک دەخات. یعنی هەردوو وتەکە لە ڕاستیان لە دوو شوێنی جیاوازەوە وتراوە، بەڵام ئەرستۆ بە جۆرە گێناوێتی کە وەکو وایە پێمان بڵێ
ئەم پادۆکلیس باسی لێکچووەکان دەکا بەڵام ئەم پادۆکلیس باسی لێکچووەکان ناکە ئەم پادۆکلیس باسی هەم ئاهەنگی ئەو یەکانە دەکا نەک باس لەوە بکا کە ئەمانە لێکچوون یا لێکچوونین ئەو باز لەوە دەکا کە زاڵیەتی ناکۆکی نێوان هەبووەکان دروست دەکا هەبووەکان لێکچوو بن یا نەچوو بن وە خۆشەویستی هارمۆنی لە نێوان هەبووەکانە دروست دەکا هەبووەکان لێکچوو بن یا نالێکچوو بن لەبەرەوە ئەم شوبانەی ئەرسۆ لە ڕاستیا کێشەیەکی گەورەی تایە و ئەوەی کە ئەم پادۆکلیس تەرکیزی دەخاتە سەر بنەماکەیە شتەکانین کە بەو بنەمایە کۆ دەبنەوە ئەی بنەماکە چییە و دوو بنەما دیاری دەکا یەکێکیان هەماهەنگیە ئەوی تریان ناکۆکیە ئەڵێ شتەکان ئیتر لێک بچن یا لێک نەچن یا هەم ئاهەنگ دەبنەوە بەهۆی خۆشەویستیەوە یا ناکۆک دەبن و بەهۆی زاڵیەتیەوە ئەگەر ویستیان یەکێکیان کۆمەڵێکیان ویستیان زاڵ بن بەسەر ئەوانی تریانە ئەوە ناکۆکی دروست دەبێت ئەگەر هاتوو کۆمەڵێکیان خۆشویست ئەوە ئەو کاتە چی دروست دەبێت هارمۆنی دروست دەبێت و ئەو باسی ئەم دەڕاستە ئەمە دەکا بەس ئەم هاتووە ئەم پادۆکلیسی وای هێناوە کە باس لە هەبووەکان دەکا کە لێکچوون و لە بەرامبەر ئەمە باسی هیراکلیتۆس دەکا کە ناکۆکەکان و جیاوازەکان هەموو شتێک لە ناو گەردوونا جیاواز و ناکۆکە ئەوەی کە کۆ دەبێتەوە ناکۆکەکانن نەک لێکچووەکان یعنی هیراکلیتۆس تەرکیزی لەسەر چییە؟ لەسەر ئەوانەیە کە دەکەونە ناو پەیوەندیەکەوە بۆ نمونە فلان و فلان لە ناو پەیوەندیەکان ئەم پەیوەندیەش بنەمایەکی هەیە و ئەو بنەماکە لە دینەکانەوە دێنێت لەوەی کە ئەمە و ئەوە لە یەک دەچن ینی لێک چوونەکە وا دەکا کە هاوڕێ بن بەڵام سەرکردنەکە لەسەر چییە؟ لەسەر خودی شتەکانە کە لێک چوون بەس لێرە باسی لێکچوون نییە بابەتەکە باسی خۆشەویستی و زاڵیەتیە کە بنەمای کۆبوونەوە و لێکجابوونەوەی هەبووەکانە زاڵیەتی هەبووەکان لە یەکتر جا دەکاتەوە خۆشەویستی هەبووەکان لەگەڵ یەکە کۆ دەکاتەوە بەڵام لێرە ئەوەی هیراکلیتۆس کە پێی وایە ناکۆکەکان کۆ دەبنەوە لەکوێوە هاتووە بزانین ئێمە هەر بۆ نمونە ئەم کارەبایی کە دەیبینین لە کۆبوونەوەی جەکانەوە دێتە بەرەم دێتیانی لە موجەبێک و سالبێک پێکەوە کە کۆتکردنەوە ئەم ڕووناکیە پێیا لەوێت و لە ڕاستیا لێک دژیش خودی شتەکان نییە لێک دژی شتێکە لە ناو شتەکانە یعنی بۆ نمونە گەرمی دژی ساردیە کاتێککە گەرمی دێتە ناو ئەم شتەوە ساردیەکە لە ناویا دەردەچێت ئەمە لێک دژن ئەم دوانە و ئەوەی کە پێی دەڵێن سالب و موجب ئەمانە لێک دژن و ئەم لێک دژانە گەرمی و ساردی من نازانم ینی وەکو موجب و سالب لەوانەیە لێک نەدێن و کۆ نەکرێنەوە بەڵام موجب و سالب شتێکەیە خاصیتێکی تایە دژی شتێکی ترە کە خاصیتێکی تایە ینی ئەلکترۆنێکی موجبەیە لەگەڵ ئەلکترۆنێکی سالب ینی شتێک هەیە کە موجبە و شتێک هەیە کە سالبە سالبەکە و ئیجاب و سلبەکە ینی شتێکە لە ناو ئەو شتانەی کە لێک دژن خودی شتەکان خۆیان نین هیراکلیتۆس دێت دەڵێ شتەکان ناکۆکن نەک ناکۆکی وەک خاصیتێک لە ناو یانە هەیە و هەموو لێک دژیەک جا لێرە دەبێت ئێمە دووشت لێک جاکەینەوە لێک دژی لەگەڵ ناکۆکی دووشتی جیاوازن لە ڕاستیە ئەوەی کە ناکۆکە کەسەکانن ینی هەبووەکانن بەس ئەوەی کە لێک دژە شتێکە لە ناو هەبووەکانە ینی هەبووەکان نین لەبەرەوە دەکرێت یەک هەبوو ینی لێکدژی وەرگێ بەس ناکۆکی و ئەوەی کە ناکۆکی دروست دەکا بۆ نمونە لە ناو مرۆڤەکانە مەوزوعی لە عەرەبیە تەبەن ئەمەش دەبێت جاکەینەوە ناکۆکی نزاعە
سرعە نییە ینی هەڵدان نییە بۆ زاڵبوونی یەکێک بەسەر ئەویترە لە زاڵبوونە لە سرعە هیچ نایەتە بەرهەم ئەی چی دروست دەبێ بەعکسەوە شتێک تیا دەچێت ینی دووشت کاتێک کە لە نزاعان و لە مەوزوعی بۆ نمونە دوو کەس لە جەنگان و لە جەنگەکایەکێکیان زاڵ دەبێت بەسەر ئەوی تریانە و ئەوی تر نەفی دەکاتەوە ئەمیان دەبێت بە ئاغا و ئەویان دەبێت بە سەردار بەڵام سەردار چییە؟ سەردار لە ڕاستیە ئاغا هینە ببرن یەکێکیان دەبێت بە کۆیلە یەکێکیان دەبێت بە سەردار بەڵام کۆیلە چییە؟ کۆیلە هیچ نییە جگە لە سەردار خۆی جگە لە جەستەی سەردار خۆی بۆچی چونکە کۆیلە ئیرادەکەی نەفیکراوەتەوە وەک بوونەوەرێک نەماوە و جەستەکەی بووەتە بەشێک لە جەستەی سەردارەکە لەبەرەوە لە زاڵیەتیە ئەویدی نامێنێ بەڵام لە ناکۆکیە ناکۆکی بۆ پاراستنی بوونە ئەوانەی کە ناکۆکن لە ناو ناکۆکیان بۆ ئەوەن کە بوونیان پارێزراوە بێوە جەخت لەسەر بوونی یەکتر دەکەنەوە لە ناو کۆکیا ئەوانەی کە جیاوازن بوونیان پارێزراوە بەڵام لە ناو زاڵیەتیە ئەوەی کە زاڵ دەبێ بوونی ئەویتر نەفی دەکاتەوە جا لێرە ئەگەر ئێمە لە وتەکەی هیراکلیتۆس بڕوانین لە ڕاستە هیراکلیتۆس باس لە ناکۆکی دەکا باز لە چی ناکا باز لە زاڵبوون ناکا باز لە ناکۆکی نێوان هەبووەکان دەکات ئەی ناکۆکی لە بەرامبەر یا چی هەیە؟ سازی هەیە هەم ئاهەنگی هەیە ینی ناکۆکیە دەگۆڕێت بەوە هەم ئاهەنگی بەڵام لە ململانەیە ئەوەی کە سرعە لە ڕاستیان ناکۆکی ناگۆڕێ بۆ هەم ئاهەنگی ناکۆکی دەگۆڕێت بۆ زاڵیەتی وە شتێک زاڵ دەبێت بەسەر شتێکی ترەوە بوونی شتەکە نەفی دەکاتەوە کاتێک ئێمە باسی هاوڕێیەتی دەکەین ئەگەر ئەم دووبەچوونە وەرگین دەبێت فعلەن باسی ناکۆکی و ئەمانگی بکەین بۆچی چونکە لە هاوڕێیەتیە پێویستە ئەو دوانەی کە هاوڕێن ئەگەر لە یەک بچن یا ناکۆک بن یا هەر شتێک بن دەبێت لە ناو هاوڕێیەتیەکە بوونیان لەدەست نەدە ینی لە ناو هاوڕێیەتیەکە هەر یەکەیان بمێنێتەوە بەڵام لە مەوزوعی سەردار و کۆیلەکە وەکو وتمان یەکێکیان ئیرادەکەی نەفی دەبێتەوە وجودی نەفی دەبێتەوە و ئەوەی کە لەویتر دەمێنێتەوە دەبێتە بەشێک لە چی؟ بەشێک لە جەستەی ئەمیتر و ئەمیتر ئاراستەی دەکات و دەیجوڵێنێ لەبەرەوە کۆیلە بۆی نییە بەویستی خۆی بجوڵێتەوە دەبێت بەویستی سەردارەکەی بجوڵێتەوە یعنی کۆیلە ئەوەیە کە ویستی نییە ئەی ئەوەش کە ویستی نەبوو لە چی کەوتووە؟ لەوە کەوتووە ئەوە بێت کە بەل لەوەی کۆیلەیە هەبوو ئەلێرا بوونی وەک خۆی نەفیکراوەتەوە بووەتە شتێکی وابەستە بە بوونی ئەویترەوە ینی وەسیلەیە بەدەست ئەویترەوە بەڵام لە هاوڕێیەتیە دەبێ هەردوو بوونەکە حزوریان نەبێت لەبەرەوە کاتی ئەمە باسی هاوڕێیەتی دەکەین دەکرێت باسی ناکۆکی بکەین نەک باسی زاڵبوون باسی یا سرع بکەین ململانێ بکەین باسی ناکۆکی دەکەین باسی ململانێ ناکەین وەک دەکرێت ناکۆکەکان ببنە هاوڕێ بەڵام ئەوانەی لە ململانیان نابن بە هاوڕێ ئەوانەی لە ململانیان ئەخیرجار چارەنووسەکە ئەوەیە ئەوەیان بەهێسترا بوونی ئەوی تریان نەفی دەکاتەوە ئەی ئەوی تریش نەما ئەو کاتە پەیوەندیەک لە ئارانیە لە ڕاستیا پەیوەندی کۆیلە و سەردار پەیوەندی کەسێک بە کەسێکەوە نییە پەیوەندی کەسێک کار بەخۆیەوە بۆچی چونکە ئەوی تری کردووە بەخۆی وە کاتێک کە کەسێک گەیە بە ئیرادەی خۆی یەک شەعب دەجوڵێنێ لە ڕاستیە ئەمە خۆی دەجوڵێنێ ینی کەسی تر لە ئارانیە ئەوەی هەیە تەنها ئەوە و وجودێکی تر لەگەڵ ئەوە نییە بۆچی چونکە ئەم ئاراستەی دەکات و ئەوەی کە دەجوڵێ ئەم جسمە زلە کە پێی دەڵێن ئەم شەعبە یا پێی دەڵێن ئەم خێڵە یان پێی دەڵێن هەرچی ئەم جسمە زلە گەورەیە کە ئێمە وا دەزانین کۆمەڵێک کەسن لە ڕاستیا کۆمەڵێک کەس نین بۆچی؟ چونکە ئەمەی کە زاڵ بووە بەسەریانە کاتێک ئاوا دەکات دەبێت خێڵەکە شەمووی لەگەڵی ئاوا بکە بجوڵێتەوە وەکو چۆن من کاتێک بەویست دەمەوێت دەستم لارکەمەوە دەستم بجوڵێنم دەستم دەجوڵێ ئەویش بووەتە بەشێک لە دەستم کە ئاوا جوڵا دەبێ هەمووی لەگەڵیا بجوڵێ
وە لێرە شتێک دروست نابێ بە ناوی هاوڕێتی بەس ناکۆکەکان دەکرێت پەیوەندیەکەیان لە ناکۆکیەوە بگۆڕێ بۆ هارمۆنیە بەڵام ئەوانەی لە ململانیان پەیوەندیەکەیان ناگۆڕێ بۆ هارمۆنی لە نێوان دووشتە چونکە لە هارمۆنیا لام ئاهەنگیا ئەو دوانە هەم ئاهەنگن بەو معنایە هەر یەکەیان وەک ئەوەی کە هەیە لەگەڵ ئەوی ترا هەیە وە کەسیان بوونی ئەوی تر نەفی ناکاتەوە و لەناو ئەم هەم ئاهەنگیا ئازادی هەیە بەڵام لەناو دەرئەنجامی ململانەکە بە پێچەوانەوە نا ئازادی هەیە جەبر هەیە بۆ ئەوەی کە ئیرادەکەی نەفیکراوەتەوە و ئەو مەجبورە ئاوا بجوڵێتەوە کە ویستی سەردارەکە دەیە لەبەرەوە دەبێ ئەم شتانە جا بکرێتەوە و لێرە تەبەن ئەرستۆ بەداخەوە کە جای نەکردوونەتەوە ینی لێکچوو نالێکچوو ینی مەوزوعی لێکچوونی هێناوەتە ناو مەوزوعی ناکۆکی و هارمۆنیاوە کە ئەمە بەڕاستی تەواو جیاوازە و ئێمە ئەگەر لە ناکۆکی و لە ململانێتیە نەگەین ناتوانین ئەوە دیاریکەین ئەرێ پەیوەندی هاوڕێیەتی دەکەوێتە ناو کامیانەوە پەیوەندی هاوڕێیەتی پێویستی بە دوو بوونەوە هەیە بەلایەنی کەمەوە کاردووکیان بوونێکی ئازادیان هەبێ لەبەرەوە ممکن نییە پەیوەندی سەردارێک و کۆیلەیەک پەیوەندی هاوڕێیەتی بێ بەڵام دوان کە ناکۆکن و لە دەرەنجامە دەگەنە هەماهەنگی و ناکۆکیەکەیان لەسەر ئەوەیە کە کەسیان زاڵ نەبێ بەسەر کەسیانە و کەسیان وجودی ئەوی تریان نەفی نەکاتەوە و ئەمانە کە بەم پرۆسا دەڕۆن و هەر یەکەیان نایەوێ زاڵ بێ بەسەر ئەوی ترا و ناشیەوێ ئەوی تر زاڵ بێ بەسەریا لێرە زاڵیەتی لە دەردەکەن لە خۆیان و لە دەرئەنجامی ئەمە ناکۆکیەکە دەگۆڕێ بۆ هارمۆنی و وجودیان دەپارێزن هەر یەکە وجودی خۆی دەپارێزێ بۆ ئەوەی ئەوی تر نەفی نەکاتەوە و کاتێک هەر یەکەیان وا بوو کە وجودی خۆی بپارێزێ ئەوە ئەو کاتە ناکۆکیەکە دەگۆڕێ بۆ هارمۆنیا بۆچی چونکە هیچ کامیان نیازی ئەوەیان نییە نەزاڵ ببێ نەزاڵێتی ئەوی تریش قبولکە بەڵام لە ویتریانە هەم کۆیلەکە هەم سەردارەکە کاتێک کە ڕێک دەکەون لەسەر ئەوەی کە یەکێکیان کۆیلە بێ ئەوی تریان سەردار بێ هەر لە ئەساسەوە هەردووکیان هەم کۆیلەکەش و هەم سەردارەکەش هەردووکیان ئەوەی کە کاری بۆ دەکەن مۆزوعی زاڵێتیە یعنی هەر یەکەیان دەیەوێت زاڵ بێ بەسەر ئەوی تریان و ئەوی تریان نەفی بکە بەڵام یەکێکیان دەدۆڕێنێ و دەکەوێتە ناو پەیمان لەگەڵ ئەوی تر دەڵێ من ئەوە دۆڕام ملکەچم بۆ تۆ و ئیتر من بە ئیرادەی تۆ دەجوڵێمەوە یعنی لۆجیکی هەس طبعا ئەمە گەر بینەوە بۆ ناو سروشت بزانین چه ڕەبتێکی بە سروشتەوە هەیە کاتێک کەورەکان دەبارێن بەسەر گوڵەکانە بەسەر درەختەکانە و گوڵەکان یا شین دەبن یا دەکرێنەوە لە ڕاستیان هەورەکان بۆ ئەوە ینی باران دەبارێنن کە گوڵەکان شین ببن نە گوڵەکانیش بۆ ئەوە شین دەبن کە ئەوان بارانیان بەسەرا باراندون ئەم پەیوەندیە چییە؟ هارمۆنیە کە ئەو لە خۆیان شتێکگەیە دەیکا نەک بۆ ئەمی دەکا ئەمیش لە خۆیان شتێکگەیە دەیکا نەک بۆ ئەوی دەکا ینی هەر یەکەیان ئەو شتە دەکا کە دەبێ بیکات دەبێ ئەوەی بی لەوە بکاتەوە ئەوەی کە لە کردەکەی دەکەوێتەوە چییە؟ وە سروشت وەوەی لە ناو سروشتایە یعنی هەر یەکە بۆ خۆی ئاوایە درەختێک بۆ خۆی بەردەگرێ بۆ ئێمە ناگرێ بەڵام درەختەکە کە ئێمە وا سێرمان کرد بۆ ئێمە دەیگرێ ڕێک ینی ئەوەی کە ئێمە زاڵ بوون بەسەریا ئەو بە پێی تەسەڕوفی ئێمە دەجوڵێتەوە بە پێویستی ئێمە دەجوڵێتەوە ئێمە چیمان ویست ئەوە دەکات بەڵام لە ڕاستیا درەختەکە ئەوە دەکا کە خۆی دەیکات نەک ئەوەی کە ئێمە دەمانەوێ بیکات چونکە ئەگەر ئێمە بمانەوێ بیکات دەبێ وا بیرکەینەوە ئێمە دارێکی سێومان هەیە داوای لێ دەکەین پرتەقاڵ بگرێن ناگرێ هەر یەک لەوەی کە هەیە وەک ئەوەی کە هەیە لە کاری خۆیایەتی بەڵام بەرهەمی کاری هەر یەکەیان
ڕەبتە بەویترەوە بەبێ ئەوەی ئەویتر ئەمە ببینێ کە ئەم ینی بەبێەوەی ئەم کارەکەی بۆ ئەو کردبێ بەبێ ئەوەی ئەمیش لەبێەوە کارێک شتەکەی ئەو وەرگێ کە ئەو بۆی کردووە. ئەمە هارمۆنی یعنی ئەستێرەکان کە بەریەک ناکەون هەر یەکەیان بۆ خۆی دەسوڕێتەوە و هەر یەکەشیان ینی ئەم جۆرە لە هارمۆنی کە دروست لە نێوانیانە هەیە وا دەکا و بەرکەوتنانە ڕوو نەدەن کە ینی دەکرێ ڕوو بدەن. جا لێرە ئەمەی کە ئێستا وتم گوڵە باخێک بۆ خۆی دەکرێتەوە بۆ ئەوە ناکرێتەوە ئێمە بۆنی بکەین، بەڵام لە عینی کاتیشاکە دەکرێتەوە و بۆنەکەی پەرش و بڵاو دەکاتەوە بەبێ ئەوەی هیچ بەرنمەیەک لەناو ئەوە هەبێ کە ئەوەی کە بۆنی ئەم گوڵە دەکا و بۆنەکەی دەچێ بەسەریا و ینی خۆشی لەم بۆنە دەبینێ کێیە و چییە و چی نییە. ئەو بۆ خۆی دەکرێتەوە، ئەو سەرقاڵە بە ئاشکراکردنی بوونیەوە و ئەو لە عینی کاتیشا ئەمەی کە لەم دێتە دەرەوە لە شتێکی تریش بارانیش دەبارێت لەولاوە بۆ ئەوە نابیارێ ئەم گوڵە بکرێتەوە، ئەم باران بۆ خۆی دەبارێت و گوڵەکەش بۆ خۆی دەکرێتەوە، بەڵام لە عینی کاتیشا چی هەیە؟ پەیوەندێک لە نێوان ئەم دوانە هەیە. ئەمە وەکو میتافۆرێک ئێمە ناتوانین باسی ئەوە بکەین باران ویستی هەیە یا فلانی هەیە یا ئەمە ناتوانین بڵین، بەس دەکرێت وەکو مەجازێک ئەمە دواتر سوودی لێ وەرگرین بۆ باسەکانی دواتر لەبارەی هاوڕێ و هاوڕێوە ئایا پەیوەندی هاوڕێ و هاوڕێیەکیش ئاوایە؟ ینی هاوڕێکان ئەوە دەکەن کە دەبێ هەر یەکەیان بۆ خۆی دەبێ بیکات نەک بۆ ئەوی تری دەکات، یا هاوڕێکان شت بۆ یەکتر دەکەن. ئەی کاتی ئەمە شتمان بۆ یەکتر کرد چی ڕوودەدا؟ ئایا هاوڕێیەتەکە لەسەر چیدا دەمەزرێ؟ و ئەمانەی کە لێرە هەن دەکرێ جۆرێک لە ڕۆشنایی ینی ڕێگاکەمان بۆ ڕۆشنکەنەوە و بتوانین زیاتر ینی دواتر بۆ پەیوەندی نێوان هاوڕێکان ینی سوود لەمە ببینین بۆ ڕوونکردنەوەی ئەو پەیوەندیە. ئایا پەیوەندی هاوڕێکان بۆ نمونە زاڵ بوونە یا پەیوەندێکی هارمۆنیە کە وجودتیایە پارێزراوە؟ ئایا پەیوەندیە لەسەر ئەساسی سوود؟ ینی هاوڕێکە وا ئیش دەکا کە سوود بە تۆ بگەیەنێ و تۆ لەوەی کە سوودت پێ دەگەیەنێ هاوڕێتەوە خۆشت دەوێت، یا مەربوتە بە چێژەوە تۆ چێژ لەوە دەبینی کە لەگەڵ یابی هاوڕێتە. ئەمانە کۆمەڵەشتن دواتر لەو وانەی داهاتوە ڕوونیان دەکەینەوە و لێرە نازانم ئەگەر کاتەکە چەند ڕۆشتوەکەت. تامان ئەلێرە ئەرستۆ دەستبەرداریە و بابەتە سروشتیانە دەبێ وارەوەندەش باز دەکا کە باسم کرد و ئەو وا بۆ چوونەکە هیراکلیتۆس دێنێتەوە کە هیراکلیتۆس پێی وایە جیاوازەکان هەمانگی دروست دەکەن. تامان ئەمە لە ناکۆکیە ئاوایە، ینی کاتێک ئێمە لەناو ئاوازێکە کۆمەڵێ دەنگی بەرز و نزم دەبینین کە ئەمانە بەرزژی نزمە یا فلان ناکۆکە لەگەڵ فلانە و لە دەرەنجامی ئەمە هارمۆنیایەکی سەیر دروست بووە، لە ڕاستیان لە ناو ئەم دەنگانە نەفیکردنەوە نییە. لە ناو تابلۆیەکە ڕەنگەکان بڵێن ڕەنگێکگەیە زۆر زۆر کەم لە ناو حزوری لە ناو تابلۆکە هەیە، ینی هەیە لە ناو تابلۆکە ڕەنگێکی تر بە زەقی هەیە، بەڵام ئەم زەقی و ینی ئەوەی کە ئەم زۆر بەکەمی هەیە وا ناکا کە ئەمەی زەقە زاڵ بوو بێ بەسەرەویترا. ینی ڕەنگەکان لە ناو تابلۆیەکە بەپێی زاڵیەتی ئەو تابلۆیە بەرەم نایە، بەپێی زاڵیەتی ڕەنگێک بەسەر ڕەنگێکی ترا. دەکرێت ڕەنگێکی زۆر ینی قوارەیەکی بچووک لە ڕەنگ لە ناو تابلۆیەکە هەبێ، بەڵام کاتێک ئێمە سەری تابلۆکە دەکەین و قوارەیەکی گەورەش لە ڕنگ لە ناو تابلۆیەکە هەبێ، بەڵام کاتی ئێمە سەیری تابلۆیەکەمان کرد یەکسەر چی سەرنجمان ڕاکێشێ؟ قوارە بچووکەکە نەک گەورەکە.
و لێرە هارمۆنی هەیە لە نێوان ڕەنگەکانە و ئێمە دەتوانین باس لەم هارمۆنیە بکەین لە ناو هونەرە تاوان هونەر بەبێ ئەم هارمۆنیا نییە و ئەو پەیوەندی کە وتمان لە ناو سروشتا هەیە بە جۆرێکی تر لە ناو هونەرا هەیە و بە جۆرێکی تریش دەبێت لە ناو پەیوەندیە مرۆییەکانە هەبێت تاوان ئەو کاتە و پەیوەندیە مرۆییانە بە معنای کەلیمە پەیوەندی ئیستاتیکین یعنی پەیوەندیەکەن کە جوانی لێیانەوە بەرهەم بێت کاتێک ئەو هارمۆنیایە لە نێوان ئەوانەی کە جیاوازن دێتە ئاراوە تاوان ئەوانەی کە جیاوازن ناکۆک دەبن و ناکۆکیەکەیان بۆ بەرگریکردنە لە بوونی خۆیان یعنی ناکۆک نابن بۆ ئەوە یەکێکیان ناکۆکیەکەیان لێەوە نییە کە یەکێکیان دەوێت زاڵ بێ بەسەرەوی تریانە هەر یەکەیان دەیەوێت بوونی خۆی وەک ئەوەی کە هەیە لەوی تر بپارێزێ یعنی هەر یەکەیان لە بەرامبەر ئەوی ترانە ئەوی تریانە کەوا تەسەور دەکا ئەوی تر دەوێت زاڵ بێ بەسەریا و نەفی کاتەوە بوونی خۆی دەپارێزێ لە کاتێکە ئەوی تریش نایەوێت زاڵ بێ بەسەریا ئەوی تریش دەوێت بوونی خۆی بپارێزێ لێرە جۆرێک لە بە تێگەیشتن لە نێوان ناکۆکەکانە هەیە یعنی ناکۆکەکان لە ئەساسەوە کە ناکۆکن ڕەبتی بە تێگەیشتنەوە هەیە و کەسیان نایەوێت زاڵ بێ بەسەر کەسی تریانە و لە ڕێگەی ئەوە کە یەکێکیان وا بیر دەکاتەوە ئەوی تریان پەلاماری دەدا لە کاتێک ئاوی تر دەوێت بەرگری لە خۆی بکات چونکە وا تەسەور دەکا ئاوی تریش پەلاماری دەدا یعنی چی یعنی ئەو تەسەورەی کە هەیەیانە بۆ یەک هەست دەکا ئەوەی کە لە بەرامبەریایەتی پەیوەندی لەناو ململانەیە نەک لە ناو ناکۆکیە یعنی ململانەی لەگەڵ دەکات ململانەکەش وتمان چیە مۆزۆی زاڵ بوونە ئەم وا تەسەور دەکا ئەو زاڵ دەبێ بەسەریە ئەمیش وا تەسەور دەکا ئەو زاڵ دەبێ بەسەریە لێرەوە چی دروست دەبێت جۆرێک لە بەرگری دروست دەبێت کە بەرگری دروست بوو ئەو ناکۆکیە دروست دەبێت کە باسمان کرد یعنی ناکۆکی لە ئەساسەوە بەهۆی بەرگریەکەوە دروست دەبێت لە بوون و لە ئازادی خۆت و کاتێک ینی دوو کە دەکەونە ناو ناکۆکیەوە شتێک تاقی دەکرێتەوە لەو ناکۆکیە ئەوە تاقی دەکرێتەوە ئایا کەسیان ویستی زاڵبوونی نییە و ئەم ناکۆکیە بۆ ماوەیەکی دوور و درێژ یا ماوەیەکی کورت بەردەوام دەبێ حتا ئەوە دەردەکەوێ کە هیچ لەم دوانە نایەوێت زاڵ بێ بەسەر ئەویترە وە زاڵێتیەویتیش قبول ناکات لەبەر ئەوە ناکۆکی لە ئەساسەوە پەیوەندیەکە بۆ تاقیکردنەوەی پەیوەندیەک خودی پەیوەندیەکە خۆی یعنی بۆ تاقیکردنەوەی ئەوەی کە ئەوی تر چ نیازێکی هەیە و ناکۆکی زۆر جار لە تەسەوری نەک زۆر جار ینی ئەگەر بێت ئەو دوو کەسە هەردووکیان زاڵیەتیان نەوێ و لەوە ناکۆک بن لە دەرئەنجامی ئەوەیە کە غەڵەت لە یەکتر تێدەگەن و ئەم وا تەسەور دەکا ئەم لەوانەیە ئەوەی بەرامبەرەتی لەو جۆرەیە کە دەیەوێت زاڵ بێت ئەویش بامان شێوە وا تەسەور دەکا کە ئەم لەو جۆرەیە دەیەوێت زاڵ بێت تەبان لەم ناکۆکیە جۆرێک لە گەشەکردن هەیە و ئەم ناکۆکیەیە بەرەمهێنە ئەوە هیراکلیتۆس باسی دەکا چونکە لەناو ناکۆکیە حەقیقەت ئاشکرا دەبێت و ناکۆکی شتێکی ئیجابیە یعنی چی یعنی ئەوەی ناکۆکی وا دەکا ئەوانەی کە دەیانەوێ وەک ئەوەی کە هەن وابن زیاتر وابن لەوەی کە پێشتر ئاوا بوون یعنی زیاتر وەک خۆیان بن و ناکۆکی وا دەکا مەیل بۆ ئازادی زیاتر بێ مەیل بۆ خۆبوون زیاتر بێ لەبەرەوە لە ناو ناکۆکیە چی خەوتووە هارمۆنیەکەیە کە لە دەرئەنجامە ئەم هارمۆنیە دێتە ئاراوە ناکۆکیەکە لە پێناو هارمۆنیایە ناکۆکی لە پێناو ئازادی بوونی ئەم کەسایە و ئەوەیە کە بە ئازادی لەگەڵ یەکا بمێنەوە یعنی جیاوازەکان وەک ئەوەی کە خۆیان هەن بە جیاوازی خۆیانەوە بمێنەوە و کەسیان ئەوی تر نەفی نەکاتەوە لەبەرەوە لە ناو ناکۆکیە ئێمە لە ناو ناکۆکیە دەتوانین وەک ئەوەی کە هەین یەکتری ببینین بەڵام لە ناو ململانەیە
ئەو ئێمە وەک ئەوەی کە هەین ون دەبین یەکتر نابینین چونکە کاتێ من ئەوی تر بوو بە بەشێک لە من ئیتر چۆن ئەو بوونی لەلایەکەوە ون بووە منیش لەلایەکی ترەوە کە زاڵ بووم بەسەر ئەوە منیش بوونی خۆم من کردووە ینی هەردووکیان لە بە جۆرێک لە جۆرەکان هەردووکیان لە ڕاستیا بوونیان نەفی دەبێتەوە بەڵام ئەوەی کە بەڕواڵەت دیارە سەردارەکە بوونی ئەوی تری نەفی کردوێتەوە و لەلایەکەوە سەردارەکە مححکومە بەبوونی کۆیلەکە وەکو چۆن کۆیلەکە مححکومە بەبوونی سەردارەکە ئەمە بابەتێکی ترە و ینی کاتێکی زیاتری دەیە بۆەوەی ئەمە ڕوون ببێتەوە چۆن سەردارەکە کە بووە بە سەردار ئایا بەمەی کە سەردارە ئەوەی کە تایە هەیە بوونی خۆیەتی یا بوونی خۆی نییە ئەمە کاتێکی دەوێت کە بە شوێنیا بچین بەسەوەی گرنگ بوو لێرە مۆزۆی ناکۆکیەکە بوو دەبایە ڕۆشن بێتەوەتەوە تا بزانین ناکۆکی یانی چی و جیاوازەکەی لەگەڵ ململانەیە چییە و ئەم تێگەیشتن لە مەوزوعی ناکۆکیە وا دەکات کە ئێمە لە هاوڕێتی تێبگەین لە ڕاستیە هاوڕێکان ئەوانن بەل لە هەموو شتێک ناکۆکن ناکۆکن بەو مانایی پێشوو کە باسم کرد و هەر دەبێ بەو ناکۆکیە بڕۆن تا دەگەنە هارمۆنی تا دەگەن ئەوەی هەر یەکەیان وەک ئەوەی کە هەیە لەگەڵ ئەوی ترابێت ینی هەر یەکە وەکەوەی کە یگەڵ دەڵێ چۆن لە ماڵەکەی خۆمان لەگەڵ خۆمان لەگەڵ ئەوانی ترابین و چۆن پێکەوە بوونمان پێکەوە بوونێکی ئازادانە بێت ئەمە بەبێ ناکۆکی بەدەست نایێت چونکە لە ناو ناکۆکیە ئەو یەکترناسینە هەیە کە دەبێ ڕوو بدە و لە عینی کاتیشا خۆ ناسین هەیە لە ناو ئەم ناکۆکیە لەبەرەوە دەبێن ناکۆکی بە تەواوەتی لە ململانێ و بۆ زاڵبوون جا بکرێتەوە و ئەم دوانەت بەڕاستی تێکەڵ کراون و لە تێکستەکەی نیشەرات لە مەشکە ئەرستۆیە ناوێتی بەڕاستیاس بە تێکەڵیەک دەکەیانی و ئەم وانەیە ئەو تێکەڵێ ڕۆشن کردبێتەوە زەکەم زمینەی سازاندووە بۆ ئەوەی کە لە داهاتوە لەوانەکانی ترە لەبارەی هاوڕێتیەوە زیاتر قوڵبینەوە